بۆیە دەکرێت بڵێن کە شەهید دکتۆر سیروان بۆ خۆی نەژیا پێویست بەڵکو بۆ گەلەکەی ژیا و لە پێناوی گەلەکەشدا گیانی بەخت کرد. کاتێک لە ساڵی 97 چوومە ئەکادمیای ڕێبەر ئاپۆ لێی پرسییم دکتۆر سیروانت دەناسی یان نا؟ من گوتم بەڵێ دەمناسی. ئەویش گوتی دکتۆر سیروان بۆ ئێمە وەکو هەواڵ حەقی قەرارە، بۆیە پێی دەڵێن حەقی قەراری باشوور. ڕێبەر ئاپۆ گوتی حەقی قەرار لە ڕۆح و هەستی خۆیدا یەکێتی لە نێوان گەلی کورد و گەلی تورکدا دروست کرد، بۆ ئەوە ژیا و لە پێناویدا شەهید بوو. دکتۆر سیروانیش هاوشێوەی ئەو لە هەست و ڕۆحی خۆیدا پارچەبوونی کوردستانی ڕەت کردەوە و یەکێتی نەتەوەی لە نێوان باشوور و باکووردا دروست کرد. هەر بۆیە دەبێت گەنجانی باشوور بە باشی خاوەنداری لە شەی دکتۆر سیروان بکەن. ئێمە قەرزاری خوێنی شەهیدانین و شەهیدان توانیان بە خوێنی خۆیان بە تێکۆشانی خۆیان گەلەکەمان ئەوانی کە ئەوان لە هەشتاکان هەواڵ دکتۆر سیروان لە زۆر لایەنەوە گرنگی هەیە. یەکێ لە گرنگیەکانی ئەوەیە کە هەنگاوی یەکەمی دەست پێ کرد کە سەرۆکایەتی و پێشەنگایەتی ئاواکردنی تێکۆشانێک لە باشووری کوردستان بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ کە پارتی ئازادی کوردستان پاک بوو، ئەوەی کە لەو کاتەدا لە هەموو تێکۆشان بێباوەڕ ببوو و بێباوەڕ بوون بە تێکۆشان و بەسەرکەوتنی تێکۆشان. لەو کاتانەدا هەواڵ دکتۆر بەرەنگاری ئەوانە بووەوە و بە تایبەتی وەکو هەواڵێکی ڕاستەقینەی ڕێبەر ئاپۆ تێکۆشانی لە بەرامبەر عەقڵێتی پارچەگەری، ناوچەگەری، خیانەتکاری، خۆفرۆشی، بێباوەڕبوون بە تێکۆشان، باوەڕبوون بە هێزی دەرەکی، بێباوەڕبوون بە هێزی جەماوەر لە بەرامبەر هەموو ئەم چەمکە غەڵەتانە تێکۆشانی کرد و ڕێبەرایەتی بۆ تێکۆشانێکی بەهێز کرد. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، چونکە ئەوانەی کە هەنگاوی یەکەم دەست پێکەن ئەوانە ڕوبەڕووی هەموو ئاستەنگێکی گەورە ئەبنەوە. بێگومان هەڵبژاردننی کەسایەتیەکی وەک هەواڵ دکتۆر بۆ ئەوەی ڕێبەرایەتی تێکۆشان و شۆڕشی باشووری کوردستان بکە لەلایەن ڕێبەر ئاپۆ بوو. بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە هەواڵ ڕێبەر ئاپۆ بەردەوام لە هەڵسەنگاردنی خۆیدا لە دوای شەهیدبوونی هەواڵ دکتۆر سیروان ئەمەیە بۆی بوو. هەواڵ دکتۆر هەواڵی ڕاستەقینەی من بوو، ئەوەی کە باش لە فکر و فەلسەفەی من تێگەیشت هەواڵ دکتۆر بوو.